لەگەڵ میوانەکەم دۆسیەکەمی کاتژمێر 18 دەکەمەوە تایبەت بە هۆشداریەکان لەسەر سەرهەڵدانەوەی داعش بە تایبەتی کە 7 ساڵ بەسەر ئازادکردنی عێراق لە دەستی داعش تێدەپەڕێتەوە ڕووداوانەی سووریا و کاریگەریەکانی بە تایبەتی. بەڕێز عومەر کەحلی شارەزای سیاسی لە ئەمبارەوە لەگەڵم دەبێت. بەڕێز عومەر سپاسکە لەگەڵ کوردستان 24. مەترسی سەرهەڵدانەوەی داعش جارێکی دیکە تا چەندە مەترسێکی گەورەیە بۆ سەر عێراق بەلە چاوبرگرتنی ئەو دۆخەی کە ئێستا لە سووریا هەیە ئەوەی لە 2014 ڕوویدا جارێکی دیکە لە عێراق ڕوودەداتەوە؟ نعم بصراحة كبيرة لا بەڕاشکاوانەیەکی گەورە ئەوەی کە لە سووریا ڕوویدا لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەو لە ئێستاشدا ئاوا ڕووداوەیەکی لە ناکاو بوو بۆ هەموو جیهان و ئەو ڕێکخراوانەی لە ناو سووریا کە ئۆپەراسیۆنی بە ناوی ئازادکردنی سووریا لە ڕژێم چاڵاکیان هەبوو باس لەوە دەکرێت کە ڕێکخراوی داعش ڕێکخراوێکی جیهادیە و ڕێکخراوێکی تیرۆریستیە نیازی گەڕانەوە مەترسی سەرهەڵدانەوەی هەیە. ئێمە وەکو وڵاتێکی دراوسێ پشتیوان بە خوددا ئاسایشی ئێمە پارێزراوە و هەروەها بە پشتیوانی هێزە سەربازیەکانی عێراق لەژێر و ڕێکاری تایبەت گیراونەتە بەر لە سنوورەکانیش و جێگەی ڕێز و تەقدیرن ئەو ڕێکارانەی کراون ئەنجام دراون هەروەها چەندین ڕێنمایش دەرکراون بۆ جدیەتی ئەو هێزانە لەسەر سنوور هەروەها ئێمە دەزانین هەموو ڕێکخراوێکی تەنها پاراستنی ئاسایشی سنوورەکان و جێگیرکردنی ئەو ژمارە زۆرەی هێز لەسەر سنوورە هاوبەشەکان لە نێوان عێراق و سووریا دەتوانێت مەترسیەکانی داعش بۆ سەر عێراق کەم بکاتەوە لە ڕێگەی سنوورەکانەوە؟ بەدڵنیاییەوە ئەوەی کە ئەو هەنگاوانە پێشوەختانەی کە حکوومەتی عێراق ناویەتی بۆ ئەو مەبەستە هەڵبەتە سنوور لە پێشەوەی هەموو بابەتەکاندایە ئەو وەزیری ناوخۆ فەرماندەی هێزە دەریاوانیەکان و ئەوان کاریگەری زۆریان هەبووە لە پارێزگاریکردن واتە هەر سێ فەرماندەیەکە چه ئاسمانیان دەریاوانیان پیادە هەموویان هەوڵەکانیان لەسەر سنوور چڕ کردوتەوە بەبێ لە بەرچاوگرتنی پسپۆڕێتی خۆیان. بەڵێ باشە، بەڵام لە ناو خۆی عێراقیش جگە لەم ڕووداوانەی کە لەم دوایە ڕوویانداوە باس لەوە دەکرێت هێشتا مەترسی تێرۆر مەترسی سەرەکیە. شانە نووسەکانی داعش ناوە ئۆپراسیۆن ئەنجام دەدەن لە ناو عێراقدا لە پارێزگا گەورەکانی عێراق. بۆچی نەتوانراوە تا ئێستا ئەو دۆخە ئەمنیە وەکو خۆی کۆنتڕۆڵ بکرێت؟ هەڕەشەی تیرۆر لە هەموو جیهان هەیە لە هەموو وڵاتێک هەیە. هەڕەشەی تیرۆر هەڕەشەیەک لە ئێستادا بووەتە بابەتێکی یاخود دیاردەیەکی جیهانی و هەڕەشەی بۆ سەر هەموو دامەزراوە جیهانیەکان هەیە. لە هەر وڵاتێک چەنگ و پلیان لە جنگەکان هەیە. مەترسی ئەوە لێ دەکرێت کە هەڕەشە بن لە هەر ساتێکدا بێت پەلاماری شوێنێک بدرێت. لە عێراقیش دامەزراوەکان بۆ پارێزگاریکردنیان هەنگاوی باش و ڕێککاری باش گیراونەتە بەر لە هەموو جنگەکانی داوڵات بە هەموو سەربازەکانیەوە هەوڵی ئەوە دەدات کە هەموو سەرچاوەکانی داهات لە ناوخۆی عێراق وشک بکات و هەنگاوی باشیشی ناوە هیوادارین ئەمە دوایین لاپەڕەی تیرۆر بیت کە بنوشتێنرێتەوە لەگەڵ کۆتایی هاتنی ڕژێمی سووریا کۆتایی بەو ڕێکخراوانەش بهێنرێت. ناوچەکە بەرپرسانی باڵای عێراق داوا دەکەن کە هێزەکانی ئەمریکا هەوڵپەیمانان عێراق جێبهێڵن، بەڵام ئەو هێزانە هۆشداری دەدەن کە هێشتا مەترسی تێرۆر لەسەر عێراق ماوە. ئایا لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا عێراق توانیوەتی سەرکەوتوو بێ لەم دۆخەدا وەیتر پێویستی بە هێزی بیانی نەبێت بۆ دابینکردنی ئاسایش و هەروەها ڕەوانەوەی ئەو هەڕەشانی کە داعش لەسەر وڵاتەکە هەیەی؟
لە ڕاستیدا من پێشبینی ئەوە دەکەم کە عێراق بەس فەرماندەیەکەی خۆیەوە بە گوێرەی بۆچوونی من تا ئێستا ئەوەی پێیوە دیارە بە هەموو سیفەتەکانیەوە دەبینی ئەوە دەکەم کە بەڵێ توانای ئەوەی هەیە کە ڕوبەڕووی تیرۆر ببێتەوە بەڵام ئەو پێشبینی خۆمە لەژێر فەرماندەی هێزە چەکدارەکان و هەروەها بوونی هێزی بیانیش لە عێراق تا ڕادەیەک گرنگە ئەوەی کە هاوکاری عێراق دەدەن تەنیا لە ڕێی ڕاوێژکردنەوەی ڕاوێژی سەربازیە ئەگەرنا لە ڕووی هێزی پیادەوە هیچ باشە ئەگەر بە لە بەرچاوگرتنی جارێکی دیکە بگەڕێنەوە بۆ دۆخی سووریاوەی کە ئێستا لەوێ ڕوو دەدات عراق دەتوانێت چۆن خۆی لەو ململانانە بە دوور بگرێت بە تایبەتی پرسی سەرەکی هەڕەشەی تێرۆرەوە دواتر و ناسەقامگیریەی کە بەگشتی ڕووی لا ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە. دۆخی ئێستای عێراق تا ئەم ساتە دۆخێکی باشە و دەستوەرنەدان لە دۆخی سووریاش ئەمە خاڵێکی زۆر گرنگە لەلایەن خەڵکی عێراقەوە لەلایەن حکوومەتی عێراقەوە و هەروها ئەو دۆخی ئێستا لە سووری هاتۆتە ئارەوە هەمومان چاومان لەوەیە کە سووریایەکی پرۆسەیەکی نوێی سیاسی لە سووریا سەرهاڵ بدات لە عێراق و هەروەها لە سووریا هیوادارین کە سیستەمێک پیادە بکرێت کە لە دەسوەردانی دەرەکی زۆر دوور بێت و نەبێتە شوێنی ململانەی وڵاتانی. بەڕێز عومەر کەحلی شارەزای سیاسی لە ئەنبارەوە لەگەڵ کوردستان 24 بوو.